بەناوی خوا من خەباتی خدریم دانیشتووی شاری مەریوان لە ناوچەی دەمەیە و دارویەکم خاس کردە بۆ کەبد داروێتیشم خاس کردە بۆ پووکیۆستەخان پووکیۆستخانەکەم گەیاندە سەبتە اخترا دارویەکم خاس کردە بۆ کەبد ئیسا دارو کەبدەکەم بردەزە نمایشگای بینەلملەلی منداڵی تڵام گرتە منداڵ تڵای بینەلملەلیە جەهانیە دوو دانە دیپلۆمە افتخاریاندا پێم دیپلۆمە افتخاری کورەی جنوبی دانێکیش خودی ئاڵماندایەسی داروەکە چەند ساڵێ من زەحمەتم بۆ کێشە گەیمە فکرەوە کە نەخۆشی کەبد لە ئێرانە زۆرە مشکلات زۆرە 80-90% مردم مشکل کەبدی هەست کەوتمە بیرەوە کە بێم داروێ خاسکەم بۆ کەبد خۆشم چوون علاقەم بوو لە مناڵیەوە علاقەمەند بەم کارە بووم کتێوهای فرەی داروگیاییم خوێندەسە و متالعام کرد و لەبارەی گیاکان و تحقیق و تەفاحوسم کردە گەیم بۆ نەتیجە وتم با داروێ خاسکەم بۆ کەبد هاتم بعد از 4 ساڵ تحقیق و زەحمەتێ فرە داروێکم خاس کرد وتمەم دارووە گەیەنم بە سەبتە اخترا تا ڕێگەم دۆزیۆ کە چۆن سەبتە اختراییکەم وەختێ فرەی برد بە زەحمەتێ فرەوە بە سوورەتی علمی من توانیم گواینامەی سەبتە اخترا بگرم لە ئێرانە بعد از گاوی سەبتە اخترا داوەرەکان کە داوەری ئەمکاریانە کرد شتەکە پێیان خۆش بوو شتەکە پێیان جالب بوو وتیان ئەمە بیوە بۆ نمایشگای بینەلملەلی من ئەسڵ نەمەزانی نمایشگای بینەلملەلی لەکوێنە تر ئەوان کۆمەکمیان کرد چوومە ناو نمایشگای بینەلملەلی وەلی غێرە حزوری من هینەکەم نارد تەرحەکەم نارد چونکە هەزینە زۆری بوو منیش حقیقەتەوە بەدەستمەوە مستەقیم حزوران خۆم بچم غێرە حزوری ناردم و لە یاشە فرە مۆردە استقبال قەراری گرت پرۆفسۆر هەیە کە لەویا بوون 5-6 نەفەر کولەن دۆ تەرحەکەیاندا بوو شتەکە بەلایان و جالب بوو ئەو بوو کە پێیان خۆش بوو منداڵی تەڵای ئاڵمانم وەرگرت لە کتێوی ساڵی 2017 شمارە 309 ناو من ذکر بووە اتحادیە ئەوروپا کولەن ئەم کتێویە قبوڵە لە ئێرانیشا گەواهیایەکم هەست کە لەبارەی داروگیاهی و دەرسم خوێندە و هێنم کردە ئەمە 50 ساعت دانشگا پەردیسی بینالملل دەرسم خوێندە مشاورە نسخە پیچی گیانە داروی ئیسا بۆ پووکیۆستەخانەکەش کارەکانم ئەنجام داوە دارویەکی زۆر خاسە تەرحایە فرە هەست لە زێنما شتای جالب هەست لە زێنما ئەتانم گشتیان بێرمە سەر قەڵەم و کاغەز وەلی متاسفانە چون حەمایەت قاتع لە من ناکرێت و منیش ناتانم بەخاتر مشکڵاتی ماڵی ناتانم کارەکەم ئەنجام بم فعلا کە گەیانی مەزەتا مەرحەلە ئەوەڵین منداڵی افتخاراتی ئەوەڵین منداڵی اختراعاتی کولی ئۆستانی کوردستانە گرتیمە کە مایە افتخارە بۆ گشتمان ئەم دارووە کە خاسم کرد دوای خاسکردن دارووەکە هاتم بەسەر چەند نەفەرۆ ئازمایشم کرد یەکێکیان نەخۆشینە سەرەتانی بوو کە ئەنزیم کەبدی 2500 بوو دکتۆرەکان ئومیدێکیان پێ نەبوو هاتم بەسەری ئازمایشم کرد ئەنزیم کەبدی فۆقەلعادا وەردە خوار و هاوردیە ژێر 500 کاسن جێ تەعەجوب بوو بۆ گشتی دوایەوە بەسەر نەفرێتەوە کە ئازمایشمان کرد کە کەبد چەربی بوو کەبد چەربی گرید 3 بوو هاوردیە گرید 1
داروەیەکیشە کە کەسانێک کە مشکڵاتە معدەیان هەست، زەخمە معدە، ئیلتهابی معدە، مشکڵاتی ڕوودەک، ئەوانە کە قەبزیان هەست، یەبوسەتیان هەست، بەکارتێ هەر نوع زەخمێ لە ناو ڕوودە و معدا بێ لای ئەبات، چون نوع گیاز کە خۆی ئەنتیباکتریاڵە، خۆی ضدە میکرۆبە، ضدە قارچە، هەر نوع ویروس و میکرۆبێ لە ناو معدا بێ لای ئەبات. داروێکیشە تقریبا من ناژم فرەوەلی 50% ضدە سەرەتانە، 50% منەژمم داروەکە خاسم کردە ضدە سەرەتانە، چون سەرشار لە ئەنتیۆکسیدانهای فعال کە ئەتوانن بەسەر ڕادیکاڵهای ئازاد و تەسیردان و ئەو ڕادیکاڵ ئازادێلە لە یەک جیاکەنەوە. بۆ مشکڵاتە کەبێدی ئەم دارووە من قاتعانە ئێژم ئەسەری زۆرە، ئەسەری زۆرە و ئینشاءالله بعد از مجوز وەزارەت غەزا دارو مطمئنم لە داروەکەم کە ئەوێتە پڕفرۆشترین دارو، یعنی تا ئەو حەدە کە مطمئنم لەم دارووە کە ئەگەر زمانە بێتە تۆلید و کەوێتە ناو بازار پڕفرۆشترین دارو ئەوێ، چون هەم ئۆرگانیکە، هەم عوارضی نییە، هەم زەرەری نییە و خاصیت تریشی هەست، مەسەڵەن مشکڵات معدە لاوە تەرەفەس زەخمە معدەیە، زەخمە ڕوودەیە هەست لایەوە. بعد قرسەکەیشی کە لە 7 دانە گیا خاز بووە، ئەم گیایە لە کولەن لە منتەقەی هەورامانە هەست، گیاکانی کامڵەن ئۆرگانیکە، شتێکی جوانە، ئشتغاڵزاییەکیش ایجاد دەکات بۆ منتەقەی خۆمان. فەرزکەین 20 نەفەر حداقل مەشغوڵ بەکارەوەن لە تۆلید ئەم دارووە کە زمانە تۆلید بکرێت، زمانە بێتە ناو چەرخەی تۆلید بە سوورەتی ئەم بوو. دارووەمە بۆ واقعاً مشکڵاتی کەبێدیەوێ، ئەوانە کە دووچار بوونە، ئەوانە کە پارێزیان نەکردە، ئەوانە کە گوێیان نەدا، ڕۆنە فرەیان مەسرف کردە، ئەوانە کە نە وەرزشە نە فعالیەتە، هیچێ نییە لە کاریانە سیگار ئەخۆن داروی شیمیایی مەسرفەکەن. جا چی جالبە؟ ئەوە جالبە کە کەبد هەچی کارە ئەکات، یعنی عضوێ فرە مهمە لە بەدەنە، تەسفیەخانەی بەدەنە، تۆ تەواشە کە هورمون خاسەکە، فاکتۆرهای انعقادی خاسەکە، ڕیزم و غەزیەکان، تۆ هەر شتێ ئەخۆی قرس ئێستامینۆفۆن ئەخۆی حتانەیەتە کەبد تەجزیە بێ هیچ ئەسەرێکی نییە، ئەسەر ناکە لە بەدەنتە، حتمما نەشێ کەبد تەجزیەکە. کەبد و عضوێکی حساسە و زۆر مهمە، ئەشێ هەم پارێز هەم دارو، ئەوانە کە مشکڵیان بۆ پێشاتە، هەم پارێز هەم دارو استفادەکەن کە ئینشاءالله نەتیجە بگرن. تەنیا خۆم بوومە، تەنیا فکر و ئیدەی خۆم بووە عەلاقە و متالعە پشت سەر هەم منی گەیانەس ئەم مەرحەلە کە ئایسا توانیم بیگەێنم بە مەرحەلە کە ئەم دارووە خاسکەم، چون عەلاقەمەند بە داروگیایی بووم و زۆر دەرسم خوێندە لەم بارە و کتێبهای فرەم خوێندەسۆ هاتووم تەرکیباتێکم ئەنجام داوە. ئەم تەرکیباتێکی کامڵەن نۆئاوەرانە جەدیدە، بۆیە پێژن اختراع، یانێ تۆ شتێکی ئەوەڵیەت شتێکت خاص کرد تا ئێستا کەس خاصی نەکردە، پێژن اختراع. ئەوە ئاوەسەیت من فقط خۆم بوومە و ئەلبەت ئەوەڵ خوا بۆ دوایەوە خۆم لە نەفەرێک لە مەشهەدا داروکەم خاص کرده بوو، متەخەسیسی داروگیاهیە، پرسیارم لێ کرد، ساڵوشتم لێ پرسی، وتم ئەم داروێ وامە خاص کردە، خیاڵمە خلاصە بەسەریەوە کار بکەم. شتەکە بەلایەوە جالب بوو، ڕاهنمایی منیشی کرد، وتی ئەشێ ئاوا مەسەڵەن مجەوز و شتەکەی بگریت و تەرکیباتەکان من نەمەتانی گشتی پێبێژم، واقعاً ناتوانیت تۆ تەرکیباتی کامڵ داروەکەت بێژی بە نەفەرێ، چون
بەهینە دوو بەیانی تواشاکی هەر لەو بازارشەوە خۆش کۆڵە زەحمەتت کێشەوە شتەکە بەهەدەرەچی ئەتر لەو لە حازۆ ئەویش شتەکان فرە بەلایەوە جالب بوو هەڵبەت من گشتیانم پێ نەوت شتەکان وازە ئەم شتێلەکە توێژی منیش مۆردە تەییدمە و ئەزانم کە واقعان تاسیری هەست بەسەر کە بدەم ئەو کەسانە کە عەلاقەیان نسبەت داروگیایی هەر نەداروگیایی هەر شتێک کە تۆ عەلاقەت بێت فقط ئاعتماد بە نەفس و پشتکارت بێت 100% دەگەی بۆ شتە ئێمە منتەقەی کوردستان ماشەڵڵا هینی زۆرە نخبەی زۆرە وەلی ڕەوشەکەی نازانم چۆن بکەونە سەر ئەو شوێنە چۆن بچن بە شوێنە ئیتر شاید بەخاتر محیتەکەیش بێ ئێمە ئینتزارمانەست لە مەسئولان ئینتزارمانەست لە کاربەدەسان لە ئەفرادێ وەکو من لە ئەفرادێکە شتهایەکیانەس ئیدەهایەکیانەس کە ئەتانن 20 نەفەر 30 نەفەر خەنە سەرکار ئشتغاڵ ئافرینیکەن کارافرینیکەن واقعان دەستیان بگرن حمایەتیان لێوەکەن کە بتوانن ئەم ئیدە و ئەو فکرەکە هە لە زهنیانە ئیجراییکەن هەم مسمەرە سەمەرە بۆ جامعە هەم بۆ ئەو وڵاتە هەم کە بۆ سڵامەتی گشتی ئەم شتە لازمە و حمایەت وازانم ئەگەر شوێنێ ببێت لەو جۆرە بنیامێ لە حمایەت کە خراو نەبێت ئیسە لە پارێزگای کوردستانە بێ لە هەر کوێنێکا بێ مهم نییە فقط ئەوە کە بێ حمایەتی ویژەیان لێوە بکات دەستیان بگرێت کە ئینشاءڵڵا بتوانن ئیدەکانیان تەرحەکان ئەو شتێلەکە هە لە زەهنیانە بیتێرنە سەر دەفتەر و بیگەیەن بە نەتیجە